بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامران بێ خۆشحاڵم لا بەرنمەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بۆ هیوای جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەی بەرنامەی وێنەکانی دوێنێ بەڕێز مامۆستا جەمال تۆفیق محەممەد یان کاک جەمالی وەسا تۆفیقی خەیات بە ناوی بەرنمەکەمانەوە زۆر بە خێراتن دەکەم. کاک جەمال تو جارێ واز لە بەرنامە و لە وێنەکان بێنە تۆ سیحەتت چۆنە؟ وەڵا شکر سیحەتم باشە، بەڵام تۆزێک ماوەیەکەم ئەژنەوە وەمانم داهێزری و باشە ئەتوانم لە ناو جێگا ئەتوان بڵێم پیریە ئیتر زۆر ئیسراحە دەکەم ئەتوانم بڵێم پیریە 70 ساڵم کاک. باشە لە 70 ساڵیە پیاوێکی وەکو تۆ ڕۆشنبیر و کە عەقلی بە دنیا زۆرە شیێ وە لە ڕێگەی ڕیکلام و ئەوانەشەوە دکتۆرەکان ئامۆژگاریمانەکەن بۆ ڕۆشتن. لەم کاتا پیاوێکی هاوتەمەنی جەنابەت چی بکا باشە بۆ ئەوەی کە بە جوانی بمێنێتەوە بەبێ ئازار بمێنێتەوە؟ من لە مناڵیم وێنیکە لە شەشی بدایت دەرچوون بۆ یەکی متەوەسە خانوویەکمان کردو لای گردی سەیوان. باش خانوویەکی گەورە بوو، ئینجا ئەو کاتەش دەوری گردی سەیوانە چۆڵە هەڵ بوو. بەڵێ باش ئیتە شوێنێ بۆ پڕ لە دار و درەخت بۆ سەعی من لە ماڵەوە سەعیم نەکردووە، هەل لە دەر و دەشت هەمومان هەرچی کوڕی سەرکارێز و ساموکەران و گەڕێکی گاوران و هەموو هەربەیەکەوە تا مەعادی مەماسیانیشم تاوا کردووە. هەل لە دەر و دەست سەعیم کردووە. کەشوهەوایەکی خۆش بوو، زۆر خۆش بوو کاگاسەوە. من بە پێ بە سیعەوە چوینەتە سەری گۆیژە. باش کاک لەبەرە سیحەتم شکر زۆر ئیسفادەم لە ڕۆژ نەکردووە. ئێستاش بەردەوامی بەردەوامم ڕۆژی بەلانی کەمەوە 40 دقە 50 دقە منەڕۆم. مامۆستا گیان ئەو بۆ پێمان ناڵی ئەم پیاوە بۆ شناخە بەوێکارێکیەیە؟ ئەو باوکمە جەنابی ئەو باوکمە بڵێ. ئەم پیاوە وەسا تۆفیقی خەیات. وەسا تۆفیقی خەیات حەزەکەم تۆزێک لەسەری من حەزەکەم منیش حەزەکەم لەسەری بدوێ بە وردی لەسەری بدوێ چکەوە باوکی جەنابتە. باوکی من لە گەنجێتیا شاگردی ژنبراکەی بوو لە قەیسەری نەقیب. باش خولەکەڕی خەیات. باش بڵێن باپیری ئەم دکتۆر ئاسۆ ئەمانە. باش ئیتر تەمان خوشکی ئەویشی هێنا لە دواییە. باش بڵێن دایکم ئیسا خوشی ینی خاڵوانی تۆ. بەڵێ باش ئیتر لە وردە لای وەسەمەحەمەد فێری خەیاتی بوو هەتا لە چل و ئەمانە چل و یەک خۆی دوکانی داناە. باش لە قەیسەری نەقیب. باش ئیتر لە قەیسەری نەقیب دوکانی دانا. ئیتر من تەمان ئەو وەختە زۆر مناڵم تەمان خۆت لە دەمی خۆی بیستمە کە داینەوە هەتا ئیتر من کە هەستم کردووە لە 51 و 52 هەستم کردەوە دوکانەکەی باوکمە لە قەیسەری نەقیب بەرامبەر عەباسی شەرعی فەرعەکەی بەو بەریەوە باریکاییەکە سەر ڕوکنەکەی ئەوە دوکانی باوکم بوو. تەنیشتمان سەلیم بەگ بوو، باوکی کەمال سەلیم خۆعافیکا. ئەو دیومان مەلای سەڕاف بوو، باوکی عوسمانی مەلا قاوڵین. ئەو بەریش وەستا حەمەعەلی خەیات بوو، باوکی ئەنووری نانەوە هەمان لە ساڵمکەران بوو. ڕێک بەرامبەر باوکیشم جوولەکەیە بوو، ناوی شاوڵی بوو. شاوڵی بەڵێ. باشە خەیاتی تیا کرد. ئیتر خەیاتیە کرد، منیش هەر لەگەڵی بووم. بین مامەکانیشم ئەهاتن وەکو مامە برایم هونەرمەند ئیبراهیمی خەیات، هونەرمەند ئیبراهیم مامە فەرەجم ئەو کاتەوان عەسکەر بوون. باش لەگەڵ مامە اسماعیلە عەسکەر بوون، بەس بین ئەهاتن و دەوردە ئەوانی فێری خەیاتی بوون. باش اینجا کە دوکانی گواستەوە لە قەیسەری نەقیبەوە هاتینە جادی کاوە لە 55 لە 55 جادی کاوە دروست بوو. جادێکی نوێ بوو، جادێکی نوێ بوو، بەڵام ئەوە تاک دوکانی تیا دروست کرا بوو. ئیتر ئێمەش هاتین ڕێک لەوێیان باوکم بە تەنیش وەستا عومەری ئەجێی کە بابچی خۆعافریکا ئەم دوکانی ئیستەی نایسە چۆتە تۆزێ خوارد بیناکەوە هەر لەو بینایە بەس تۆ دەخواتە لە سەرەتاکە بۆ دوکان ئێمە کە چوین 55 ئەو لەوێ بوو. باش ئیتر ئەو دوو دوکانە گەورەی تەنیشتی ئەو کە لایەکیەتەوە ناو خانەکە خانی تازە. بەڵێ ئیتر لەوێ تەقریبەن 30 ساڵ زیاد لەوێ بووین. بۆچی بەکارهێنرا لەو دوکانە؟ چی خەیاتیمانەکەرد؟ جاواکم هات خەیاتی ئەکرد. کەواتە ئەم وێنەیە دوکانی باوکم لە کۆندا ئەوەیە. ئەمە ئەو دوکانەیە کە لەسەر جادی ئەو دوکانەیە بەڵێ ئەو دوکانەکەیەتی قیتعەکەمان کە نووسیمە جایسە ئەو چیرۆکی و قەڵەباڵەکەشی بۆ بازەکەم. قیتعەکە نووسراوە مەغزە نەورۆز تۆفیق محەممەد خەیات بۆ هەموو پێویستیەکانی وەرزین. وەرزین وەرزش. جا ئەو کاتە ساڵی 56 بوو
سەفەرێکی بەغای کرد زۆر چوە بەغا بەڵام ئەو سەفەرێکی تقریبا هەفتەیەکی پێچوو هاوینیش بوو تۆزە درەنگ هاتو ئێمە دڵمان بەحقەت بۆ نهاتۆتەوە ئەمە پەنجاکان ساڵی 56 کە شوێ درەنگ لە سەربان نووسست بووین ماڵمان لای هین بۆ کاتە مزگەوتی ئەمزاغا باش ئەمزاغای مەسرە لە کۆڵانی ماڵی دکتۆر مۆفەق مۆفەقی حاجی ڕەشی شەوێک دەوری سعات نزیکی یانزوانە بوو لە سەربان لە دەرگایرە باش تەوە من نەچۆڵم کردەوە کە کردمە باوکم بوو هاتەوە توانی تر دڵمان خۆشش هاتەوە وتان بۆنە پێچوو دیجارێتەوە کاڵێکی گەورانە داگرە دوچێ کاڵێکی ناوێکی بە ئەم گەورە جاوەختە بە قیتال لە کەرکووکەوە چوون بۆ بەغا لە بەغاش بە قیتال هاتنەوە دوایی بە قەمەرەیەک ڕێگە هاتەوە مسلمین باش مەخلەزی تر هاتەوە شەوتان باشەوە چی بووە زۆری پێچوو کوروتی شتێکم کردو بۆ شارەکە قەت لە بیرتان ناچێت باش وتم چییە؟ وتی وەکالەتێکم وەرگرتەوە بۆ شتی ڕاضە باش حچی پەیوەندی بە ڕاضەوە بێ ئەمەێنە باش لەوێ مەغزنێکم شەریکێ بوو ئەو پیان مەغزن پاینێر هەندی بوون باش وتی دووسێ لۆریکە دووسێ ڕۆژێکە دوو لۆریشمان بۆیە باش لاکوونی پاش دوو ڕۆژ و چەند بوو هات شوێن نەبووتیکی ئەشیا زۆر هات باوەڕێ بێ ئەو دووکارەکە زۆر گەور بوو لە بەڵەوە بەڵام پێشتر خەیاتی تیاکە هەر خەیاتیشی تیاوەست دووسێمەچی نەبوو ینی خەیاتەکەشیە کرد و ئەشتانیشان و قماشمان هەبوو خەیاتی و اینجا ئەم شتەشی هێنا باش زەجێکی گەوری دروست بۆ تۆش خۆش بوو تازە بوو من حەزمە کە چونکە هەموو دوکانە منە بەڕێ و بەحقەت ڕاست کوڕە گەورە بووی تر حسەی شێرکۆ ساڵێکی فەرق لەگەڵمان باڵان زۆرتر دوکانەکەیەوە دەستمن ڕاستە حساباتم بۆ ڕاگرت باش ئیتر قەڵەباڵغی کرد و شت هات و ئیتر لەو کاتەشە وا بزانم نادی سلێمانی دامەزرا وایە ساڵی 1956 ئیتر ئەهاتن مامۆستا یاسینی ڕەحمەتی و کەمال سەلیم و کاک فایقی سەعۆلی خەلفەکەری و مامۆستا ساڵح عەلی و هەمویان دۆستی باوکم بوون هەمویان زیاد لە حەد باوکمیان زۆر خۆشەویست و باشم ینی دەورێکی باڵای هەبوو بۆ پێشخستنی وەرزش لەم شارە باشە لە پێش ئەوەی بچێتە لای خاڵە مەحمووی جەنابێ لە قەیسەری نەقیب هیچ ئیشێکی کەی کردووە یا مناڵ بووە واللهی وا بزانم فترێکی جێڕایەوە ئەیگوول لەگەڵ حەمەمرا پێنجوێنی بەڵێ حاجی حەمەمرا پۆلم بووە بەڵێ وایە ئەو فتاریخە باکی کاگەنۆر و گاوەمبەروان باشە سەفەری ئێران و مێرانیانەکرد لە گەنجیا بەیەکەوە ئەشیانێنە ئیتر نازم چیانەکەی کاسپیانە کرد ئەو فترێ ئەوەی کردووە باشە ئەم وێنەیە وێنیشی جوانە کێوچێن ئەم دوێنەکە عباسی مەلابراهیمە ئەوەکەیان باشە ئەمەیان عباسی مەلابراهیمە بۆ دارتاژ بوو بەڵێ ساڵی 1936 ئەوی ئەم لایەن باوکمە ئەمەیان جەنابی باوکە باوکێ موالیدی چەنە کاک مامۆستا جەمال 1925 ئەمە ژوێنەیەکی دایکتە ئەو 1990 کەواتە 6 ساڵ لە باوکێ گەورەتر کە تقریبان ئەو عادەتەش کەم بووە ژن هەر خزمی بۆ نسیبەکە ژوا بووە نسیبەکە دایکی ئەموو نەنکی من بڵێ دایکی باوکم خۆشێک بوون بەهێ و بڵێن پورە حەلاوم ینی شو کردەوە پورزای خۆی خۆشی حەمی نێرگەلەکی بوون حەمی نێرگەلە باوکی ئەو کوڕە باشەکانی کاکە پاشا و بەڕەحمەت بن کاک عەبدوڕەحمان و کاک مەحموو هیچیان نەماون ئیسە بەس مەحموومەوە ئاکاک مەحموو ماوەش کرد لەخوا بە زیابێ ئەم دایکەی ئێوە بە بنەچە خەڵکی کوێیە بە ئەسڵ هەر خەڵکی سلێمانیە باوکیشێ هەر خەڵکی سلێمانە خۆی باوکم بڵێن لە ئەسڵی ئەزە باپیرمان بەرزنجەیە لە شێخانی بەرزنجەنیان لە مسکێنەکانە لە 20 هاتوۆتە سلێمانی باشە مامێکی برایکی لە بەرزنجە ماوەتەوە مامە هەمان پێوە بەڵێ هەل لە بەرزنجە هەل لێ مایەوە تا ئەمریخوای کرد هینێکە سەرپەرشتی ڕەز و ئەوانەمانە بوو ئیساژەوەشت باینانە ماوە بۆ کۆتایی ژیانی باوکێ بە چیەوە بردیە سەر هەردووکانتان ما بۆ کوڕەکانی لەسەر بوون من معدل هەتا بوشم بە مامۆستا هەر لە دوکانەکەی لەبەر دەسیا بووم ئیشە بۆ کرد ئیشم بۆ کرد جا سەرپەرشتی خانووکەیم بۆ کرد کە لە زەرگەتە کردی وەختی خۆی لە هەشتاویەکە بەڵێ تەبە من دوو جار باوکم کردو بە ساحیبی خانوو دووجار تەلەبەی یەکی متەوەستە بووم بەڵێ لە 59 وڵی وتم تەمەەن پارەیە باری بە سەریە
ئەو ئیشانە هەبووە و خەیاتەکەی بەدەمەوە کرد یعنی لی بزانێ ئەگەی لێ بوو بە یەکێ لە لۆرتەکانی سلێمانی بەڵام گوێ پێ نادا دەستی بڵاو بوو ڕەفیقی هەبوو پیاوی هەبوو عەبەی عەزیز و سەدە بوو و شێخ عوسمان و گولە ڕەش و ئیتر وایە سلێمانیش هەر بوانەوە خۆشە بوو خۆشترین ئینسان بوونەوە بەڵێ ڕاستە فەرمووی ئیتر دوایی وتم باوکە سیارێکمان بۆ بکڕ هەمەی سەڵتە کڕی بووی ئۆپڵێک ئەو وەختە ئۆپڵێک بوو ڕەش باش مامی ئازادی هەموو شکۆن بەڵێ زان هەر بەرابەر مام دوکانەکەی ماشوور باوکات قەمرێکمان بۆ بکڕە بخواوک و پاکەتە ژگەرێ بکڕێەوە ڕاستە فەرمووی تی بۆچیمانە کوڕمەوە قەزازەکان و ئەوش سابوونکەران بەڵام کڕی تی بۆچیمانە دوایی تونندە باشە خانومان بۆ بکە تۆ ئەزانی پارەی پێیە ئەزانی چی دەزەکە ڕاست هەلاکولێن ئەوەی بە قسە کردم وتی باشە وتی باشە وەڵای تە دووسێ ڕەفیق و مامە برایمانی ئەو کاتە ئەقاریش تەوزیع کرا حکومە تەوزیعی کرا دەشتی تیارەخانەکە بەڵێ مەجموعەی خانووی لە کرا و دوای مامان چوون لەگەڵ قیتعەیەکیان دۆزیەوە لە پشت بەنزیخانە کۆنەکە ئەو فەرعانە فەراکەی پشتر باش باعیس 450 دینار 300 متر باش مامان تێ بەخوا کاکە دوورە لە سامونکەرانەوە هەلاکن نەیکڕی هەستا عینی پارە و عینی قیتعە لای گردی سەیوان کڕیمان چوونە ئەوێ باڵێ خانێکی چاڵ بە پەیوەندی نێوان باوکت و مامە برایمە چۆن زۆر خۆش بوو ئەی ڕای چی بوو بەرامبەر بە هونەری مامە برایمە زۆر تەجیبێ کرد پێ خۆش بوو وەڵی زۆر تەجیعی مامیە کرد بۆ گۆرانی وتن جا کاک ئاسۆ ئەمە ژوێنەیەکیانە زۆر جوانە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینێ فترەیەکی زۆریش ئەوە مامە اسماعیلمە ئەمەی دوومانەوە پێشەمەری خوای کرد ئاخر ماماموو ئەویشان مامە برایمە ئەوە نەسیغ ئامۆژن من نەسیغخانە ئەوە حەبسەی پورزامانە کچی حەمەمراوە بەڵێ کچی حاجی حەمەمرادا خێزانی کێیە خێزانی کاک بەکرێگە بوو هەڵەبژەیی ئیتر لە سەرەتای هەشتا بوو حادیسی سیارەی بەوازی لە خەیاتیەنا ئیتر خویا سیارە و تەکسی و شتیوە ئیتر بە حادیسی سیارە وەرگەڕاشتێ تووشی کارهی نێبوو سەدمەیە لە مێشکیا پەچی خست پەچی خست دوایی ماڵی مامێکم هەمویان چون ئەمریکا ماڵی ماوە فەرەجم ئەوانیشیان برد ڕاستە فەرمی ئێستا لە ئەمریکا مرد ئەو فتری کە تۆ لە دوکانی باوکە دانیشتی چییە بوون ئەوانی کە سەردانی ئەوانی کە هاتن بە حەقەت کاگە ئاسوباوکم لەو فتر زەمەنی ئەو وەختە لە چلەکانیشەوە هەتا 58 و تا دوای 58 مەمانە هەتا بڵین مەدی شوێعێت ئەو فترەیە باوکم شوێعی بوو باش اینجا ئەو کاتە ئەهاتن قادەکانی ئەو سەردەمە مەسەلا غەفوری میرزاکەریم بوو دکتۆر عیزەدین کە هەر مامۆساشم بوو لێ پیدایی تا 58 مامۆستان بوو هەروە بێتەوە غەفوری میرزاکەریم حەمەی مستەفا ئەمانە ناوار بوون لە شوێعەکانە اینجا لە پارتیەکانیش نووری حمەیتەها یادی بەخێر حینی عەلی شەریف یادیان بەخێر لەگەڵ حەمە ساڵە دیلان یادیان بەخێر ئەمانە ئیتر اینجا مامۆسا گۆران ڕەحمەت لە قەبری بێ من بە سەعات گوێم لێ گرتووە مامۆستا گۆران باسی چیانەکرد لە دوکانەکەی باوکتان باسی شعر ئەکرا و باسی ئیتر من ئەو وەختە بڵین تازە چوومەیەکی متەوەستا بەڵام ئیدراکت هەبوو وەکو شاعیر ئەدناسی ئەم هەمویان بەڵێ هەر پێشتری باوزانی کە شاعیرێکی گۆرانی ئەکرد کە بین لە پێش 50 خۆیانە شاردەوە اختیفایانە کرد باوکیشی بەر ئەو مەدی خۆشاردنەوە کرد باوکم شوێعی بوو بەڵام زۆر گوێی نەترسا اینجا مامۆستا هەردی یادی بەخێر ئەو تەمەەن هەر خزهینیشمانەیە زۆر تێکڵایەتی بۆی خەزوریەوە شێخکەریم ماوەی لەگەڵ باوکمان ئیشیە کرد ئەوانش خەیات بوو شێخکەریمی خەیات ئیتر ئەوە بوو سعدی خانی هێنا مامۆسا هەردی مامۆساشم بۆ سعدی خان دا سعدی ئێمە لێرەوە ڕێزی بۆڵێ ڕووناخان اینجا کچیچکێ سوعاد دوابزانم ئەویانم دەمێکە نەدیوە ئەوە وەفاتیان کە بەز زۆر لە مەجلیسی ئەوانە کە هاتوون لە دوکانی باو نەک ساڵێ 12 ساڵ من لەو دانیشتانە دایمە جۆم گرتووە شت زۆر فێر بووم دیانەوە ئەمە قوتابخانەیە بۆ تۆش ئەوانە جا ئەوانش قسە بۆ بکەن زۆر ئەو ناودارانە ئەو گەورانە کاکەی فەلا هات اینجا ئەمی تر عین شەونم مامۆستا عەلی عەبدوڵڵا 1000 ساڵ تەمەنی بێ لەم بەینا بینیم دووس بەخوازم شەشەوان لەمەوە پێش لەو بنمزگەوتی گەورە شتێکڕی لای عەربانەیەک چاکچۆنیم لەگەڵ کرد و هاوسەیەکی وتی شێوە دەکەمەوە تۆ
لە جادەی کاوە نەبوون با کوڕەکە وەسای تۆفیقم زۆری پێخۆشی سمکۆ لە کوێیە بناڕست تم لە ئیتالیا باش ئێستا دێ لەسەر باسی کاکسم بەس ئەم وێنەیەکی زۆر مێژووی ماڵی ئێوەیە ئەمانە ئەوە بڵین دایکم 62 عملیاتێکی گورچیلیان کرد لە بەغا گورچیلێکیان فڕێ دەێنە دکتۆرێکی ناواری بەغا بۆی کرد فەتەی لە بەغامان دوای باوکم هاتەوە بۆ ماڵ وڵات داوای ڕستمی هەمووتانی کردووە ئەو لەوێ باشە ئەمە جەنابی باوکتە بەڵێ و باو هاتەوە ئەم هەمانی کۆ کردەوە و ئەو ڕستمی گرتین ئەوەی یەکەم لای سەرەوە خۆمم ئەمەیان جەنابتی هەمیان گەورە بەڵێ ئەو خۆمم ئەمەی باوەشێ ئەوە تریفی خوشکمە تریفەخانە ئەم کلااوسپیە ئەوە باهینەوە شێرزاتە دکتۆر شێرزاد ڕێزمانەیە بۆی ئەوە محەمەی برامە ئەوەی ئەم لا شێرکۆی برامە خوافریکا ئەمەی ئەم سەر سمکۆیە ئەمەش هونەرمەند سمکۆ تۆفیقە ئەوە پەری خوشکمە ئەوە سمکۆیە ئەمە پەریخانە ئەو پەری خوشکمە بەڵێ ئەمەش کاکسم ئەوە سمکۆیە باشە ئەو ڕستمی گرتین وڵا لەگە خۆی بردیەوە بۆ بەغا تا هاتەوە ئیتر هەرەوەندە بوون مناڵەکانی ئازاتی برام لە دایک نەبوو کاکەزا لە دایک نەبوو ئازا ماوەلی 65 بەڵێ ئەو ڕستمی ئەمە ژوێنێکی جوانە ئەمانێکی وچە ئەوە هەمەی برام و تریفەی خوشکماوە تریفەخانە ئەی ئەمەیان ئەوە محەمەی برامە لە دوکانی باوە ئەمەش کاک محەممەد کاک جەمال ئەمە وێنەیەکی مناڵی تۆیە پێ ئەچێ ئەمە کۆنتترین وێنەی جەناوە یەکی پیداییمانە یحیافانی بۆی گرتین یحیافانی ڕەسام باوکم من و شێرکۆی بر لە مەکتەبی گۆژە داخلی کردین باش یەکی پیدایی باشەوە ڕستمەکەیەتی تر یەکی پیدایمان لێ تاوە کرد باوکم وتی وەڵا ڕۆ لە کوڕم نەقڵتانەکەم مەکتەبێکی تازە کراوەتەوە بەرامبەر مزگەوتی دوو دەرگا باش پێڵێن مزگەوتی پێڵێن مەکتەبی سەلاحەدین باش وتم بۆ باوکە وتی ڕۆڵە نەقلیێتانەکەم هەردی لەوێیە و عیزەدین لەوێیە و فەرجە حەمەی حەلاو مدیر هەر سامونکەرانیە و فەرجەفەنی هەر لەوێ سامونکەرانیە و هەمووی وەڵای گۆم خزمن شەشی بدایم تاواکرد باوکم بدینێ و مەکتەبە باشە مامەساجەمە توخوا شتێک ئەم ڕسمەکە یحیافەنی گرتوێتی یحیافەنی عادەتی وا بوو کە ڕسمیەگەر پێشەوەی بیچرکێنێ ئەیوت تەبەسم یعنی زەردە بگرن بەڵام ئەوە لە مێژووە هەیە گیناخۆ من نەمبینیوە ئەجێڕەوە ئەڵێتی تەبەسم ینی بەسمە بەڵێ بەس تۆ بە گوێن نەکردووە لێ تەبەسم بۆ نەکردو یا پینەوتم یا گوێم لێنەوە نازم بەخوا کورە لەوانەیە وتوێتیشی تۆ نەزانێت ڕسمی تەلەبە بوو ئەوەی گرت جا خستەخانەی مەعاریفیش هەر بەرامبەر دوکانەکەی ئەو بوو سەر و بانک باشە کاک جەمال ئەم وێنەیە وێنەی کەیە چ قوتابخانە ئەوە هەر اینجا مەکتەبی سەلاحەدینە پۆلی پێشمان ساڵی 57 تەبەن ئەمڕۆ ئەم مامۆستای کێیە ئەوە فەرجەفەنیە سامونکەرانیە ئەو ماوەیە مدیری مەکتەبی هین بوو ئەو مەکتەبەکەی لای سژن بۆ بەرەوە ناوی چی بوو ئەوە ئینگلیزیشی پێوتین و ڕسمیشی پێوتین خۆی ڕەسام بوو کامیان جەنابتی مامۆستا جا با ڕسمەکانێکێکە بۆ پێوەڕم لەسەری سەرەوە ئەوە کەمالی حەمەی غەفورە ئەوەی تەنیشتم جەلالی عەلی شاپورە باش ئیسلام تەقاعودە ئەوەی تەنیشتی ئەوە دارایی حاجی ڕەزای هەر دراوسێ مامول لە سامۆکەران لە مارە زوشتەکانی شەکە ئەوەی یۆنسی بەرخانەقای پێوترا ئیسە نازم کاسی پشتەکە ئەوەی تەنیشتی ئەوە هێنا عەلی سابیرە برای ئوفەی خانم کانێسکانی باش ئەوەی تەنیشتی سعیقا لە منەوەرە ئەوەی ئەم تەنیشتە هێنا ئەنۆری عەبەی شام حەماوە بزانم باش ئەوەی تەنیشتی کەمالی حەمەی هێنا ئەوە عەبدول حەمە جوانە من عەبدولی حەمە جوان عەبدولە ئینجا ڕیزی ناوەڕاست کە دانیشتوین یەکەمیان ئێرەیان ئەوسەر ئەمەیان یەکەمیان محەمەی ناوە زەمیسە بازرگانە لەمەیانەکە ئەوەی تەنیشتی منم خۆمم ئەمەیان جەنابتی ئەڵێەوە منم ئەوەی ئەم لایەنم تەهینە ئەحمەی سعیقا لە شەکەیە باشە ئامۆزای دکتۆر عادل هەبوو ئەوە ئوفەی خانمە ئەوە کوژراتە ئەوەی تەنیشتی عومەر قارە سەرکارێزیە ئەوەی تەنیشتی ئاواتی فەرەجە نایبزاڵی تەقاعودە ئەوەی ئەم لا جەمالکەریمە لیوا جەمالکەریم غەفور ئەوە ڕفیقم زۆر لە مناڵیەوە دراوسێشمان بوو ئەویش تەقاعودە ئەوەی ئەم لای جەمال سەعی میرزایە ئەوە باوکی ئەم دکتۆرینەکەیە ئارام
ئەوەی دڵ و مڵاکە ڕفیقما بڵ ڕفیقمە ئەوەی ئەم لایەن دلێری حەمەسەعیە بەلای دارای حەمەسەعی نەحات ڕیزی ژێرەوە نیهاد مستەفایە دا ئەمیکەیان ئەو پەتە ئەو چی خەتە چی لە ئەوە غەریبە غەریب ناجیە غەریبە قەڵەو لە تێ بوو ئەوە هینە ئەمە کێیە عنەی شێخ فەرەج جوابزانم باشە کاک عومەری شێخ فەرەج ئەفریقا ئەوەی دارۆ شێخ نووریە خۆ ئەفریقا ئەمە کاک دارۆیە دارۆیە ئەوەی تەنیشتی هەمەی هەمە باقیە شکر بە تەمەن ڕێز و خۆشەویستی بوو پیاوێکی ماندووە لە بوارەکەی ئەوەی تەنیشتی عەلی عومەرە گۆجار برادەرمانە ئەوەی تەنیشتی عنەی شێخ فەرەج خوازانم ئەوە لەگەڵ عنا لێم تێکچوو شێیە ئەوە باشە ئەی ئەمەی ئەخیر ئەوەی ئەخی ئەوە عنەی شێخ فەرەج ئەوە هینە فایقی ئەبەی ئەمین پەریە باشە ئەی ئەمەیان ئەوەی ئاخران یاسینی مەلاغالی باوە مامۆستای تەقاعودیش باشە مامۆستا ئێوە لە جژنانە بۆ چوو ئەچوون ئەو کاتانی کە مناڵ بوون کاکە ئاسۆ بە زۆری ئێمە لەگەڵ کوڕانی گەڕێکی خۆمان و خزمانە ئەو وەختە عادەت بوو خاڵۆزا و ئامۆزا و پورزا و ئیتر هەموو بەیەکە خێزانەکە کۆی گەڕانی گەڕێکی قەزاز و ئێتی ئەوەی کە بە زۆری لە قەزازەکان زیاتر لەوێ بووین باشە فترێکی کەم لە ساڵ و کەرامین دوای هاتینە قەزازەکان اینجا لە قەزازەکانیشەوە لە شەستەوە چوینە ئەو خانووی خۆمان باش لایگدی ئەمە هی جەژنە کاک جەمال ئەوە جەژنە باش ئەمە شوێنە کوێ ئەوە سەرچنارە بۆی فریایی ژمارەی زۆر وێنە بکەوین کامیان جەنابتی ئەو یەکەی کە دەستم بە پشتیانینەکەمەوە ئەوە منم ئەوەی سیروانی جەلال مهندس بخوا ئەفریقا مرد ئەوە شێرکۆی برامە فەرم ئەمان کاک شێرکۆیە بەڕەحمەت ئەوەی تەنیشت ئەملا ئەوەی ئەم لای خۆم ئەوە شێرکۆیە ئەوە هەمە یادگاری خەیاتە کامیان کاکە ئەوەی کە کراسە سپیەکەی دیارە بەڵێ ئەوەی لە جاری مەولی بەڵێ ئەزانم ڕێزمان هەیە زۆر کوڕی بەڵێ پیاوێکی زۆر بەڕێزە مجموعی بەخەرس ئەو ڕسمازم ئێستا شەیبینە ئەو ڕسمە ئەو ئاومێتیە ئەوە کەمالی خاڵە زامانە ئەوەی خاڵەزای باوکمەوە هادی خاڵەقالەیە کوڕی قالی بڵین قالی برای هەمەی نێرگەلەچی شوێنەکە فەرمو کوێیە سەرچنارە ئەوە کەیان جەزای سە دوکانیە لە قەیسەری نەقی بەڵێ باشە کاک جەمال تۆ وەرزش چیت ئەکرد وەرزش وەڵام من زۆرتر کەمکەم لە دوای سەعی لەو دامێنی گری سەیوانە تۆپتۆپێنمان نەکرد دوای هەموو سەعیە ئەم وێنەیەشیە ئەوە سمکۆی برامە کاکسم کوێ بازیە کرد بڵێ تا لێرە بوو باشە ئەم وێنێش با ببینین ئەمەش هەر باوکتە لەگەڵ ئێوە پێ ئەوە ساڵی مناڵ بووین بەخوازم سێ ئیبتیداین باوکم هەمومانی بردە بۆ سەرچنار لەگەڵ خزمان ئەوە پاشای خاڵە حەمەمە خاڵە حەمەیە کوڕی حەمیان ئەمەی ئەم سەریکەکان بەڵێ ئەوە ئەو جەزایە کە لە قەیسەری نەقیب دوکانیە ئەوەیان شێرکۆی برامە ئەوە شێرکۆی نیە مامەسەجەمەتخوا پرسیارێکی کە باوکە چی ماڵی کاکە حەمەی نێرگەلەیە حەمەی نێرگەلەکی خاڵی باوکمە خاڵی باوک برای پورە حەلاو و برای پورە بەهەیە خەسووی باش باشە بۆی ئێمە بەوردی بچینە سەر وێنەکانی ترێ ڕێگەم بە با پێکە وچانێک خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت مامۆستا جەمالی وەسا تۆفیقی خەیات ئەم وێنەیە وێنەی کێیە ئەوە 63 سێ ڕۆژ چوار ڕۆژ دوای منعەتە جەولەکە دوای توانیمان بگەڕین بە ئاشکرا هاتین بۆ کۆڵانی قەزازەکانە باشە ئەوە منم ئەمە قۆڵە هەڵکردووە ئەوە منم ئەوەی ناوەڕاست شاگرد ماموود جەلال خوا ئەفریقا ئەوەی تریش هادی خاڵەقالەیە خاڵەزای باوکمای خوا ئەفریقا ژ نەماوە ئێستا کێ لەسەر عەرشی خەیاتی لە ناو کەس و کاری توا دانیشتووە وەڵڵای ئێمەی هیچمان خەیاتی ناکەین کەس نەماوە خەیاتی هەر دوکانەکەی باوکم ماوە ئەوەی بڵێن لە بازاری جیهانە ئیستا دوای جادەی کاوە ئەوەی بینێکیش کاک شێرزاد برامی لێ بوو ئەمە شوێنەیەکی دوکانەکەتانە کێ شوێن ئەمانە
ئەوە شێرزاتی برامە ئەو دکتۆر شێرزاتە ئەوان ئاسوی کا عومەرە دکتۆر ئاسۆ بڵین ئەمەشۆ عمەر ڕەشید بەڵێ ئەوە دایکی پورزامانێتەوە بەڵێ خزم خاوەزەمانە ئەمی ئەم لاوە ئازاتی برامە ئەمی ئەم لا سەلامی خەیاتەوە شاگەری باوکم و زۆر ئیسا خۆی دوکانی خەیاتیە لە سەد بیناکەی کوڕەکەی نوری عەلی ناوی چییە؟ ممتاز باشە. مامۆستاوێنەیەکی زۆر جوان هەیە دوو کەس دانیشتون هەڵماقۆوە کە نەمانی چێن؟ ئەوە کچەکەی عومەر عەبدوڕەحیمە عومەرە فەنی یادی بەخێر مامۆستا عومەر عەبدوڕەحیمی کۆڵەبی بەڕەحمەت بێ بەڵێ کامیانە مامۆستاوە؟ ئەمانە ئەخە کامیان ناوی چییە؟ گزنخانە بەڵێ ئەوی کەیان تیلیفی خوشکمە باشە بینەکە هەڵمەقۆکە سمکۆ گرتوێتی هەڵ ڕسمەکە اینجا هەر خۆی داینان وەزن ڕسمی نەگرتوون نازانم ڕسم چۆن گیراوە بەس منەوە نم ئاگا لێ تیلیفی قستە گریان ئەو ناتوانانی ئەو نەهێشتێتیەوە بەرهەتاوە لەو بیکا بە لەوحا بیکا بە لەوحا ئەمە کاک سمکۆی براتە سمکۆی برامە سمکۆ تۆفیق تەبان یەکێکە لە وێنە کێشەهەرە باشەکان چوو بۆ ئیتالیا لە هەفتا حوتە لێرە هەر معرزێکی کردو پێشۆی بڕوا لە دار و تەلەبەوتی وتی باوکم منە ڕۆم ناتوان لێرە بژیم بەڵێ من ئیشیم بینیوە ئەجا جۆرێک لە سمیاڵێکی ئاوا جوانیشی هەبوو معرزێکی کردەوە لە دار و تەلەبا مەجموعەیە لەوحی چاکی فرۆشت ئەو تاریخە ساڵی پێش هەفتا و حوت بەڵێ وایە پێش هەفتا حەوت چووم وێنەکانیشی هەمووی بە قەڵەمی سۆفت کردبوو تقریبا 1950 دیارم مایە سلفم بۆ کرد باوکم شتێکیایە بە ناوی سیاحەتەوە ڕۆی ئیتر نەگەڕایەوە چۆ ئیتالیا پاش تقریبا 19 ساڵ سەرێکیایەوە بەڵێ ئەمانەی چێن مامەسە لە عەلاجینەکەەوە بڵێ ئەوە سمکۆی برامە ئەمە کاک ئەوە سمکۆی ئەوە شێرکۆی برامە خۆ ئەفریقا ئەو کچە گەورەکەیەتی لە باوەشی گۆنایە ژنوماڵی خۆی هینی هەیە ماڵ و حاڵی خۆی هێشوی کردو ئەوە دایکێتی خۆ ئەفریقا و دایکی تەمە مرد تووشی عەزی گوچی لە بوو دایکی ینی خێزانی کاک شێرکۆ خێزانی یەکەمی خوش برایەکی گوچی لێیە تقریبا 6 مانگژیا خۆ ئەفریقا ئەمی خۆی کرد ئەو عەلاجینە ئینگلیزیەش دانراوە دیارە بەتین و تاوە مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینن ئەوە ماجیدی خەیاتە ئەوەی بیجامە لە پێ ئەوەی تەنیشتی سەیری خاڵۆزای خێزانەکەمە ئەوەی بەردەمی فەرەنسیسە مامە اسماعیل ماوەی خویایە کەمانچە شتێکیشی لێ فێر بوو ینی باش بوو فێر بوو بەڵێ بەڵامی ینی هەر بۆ پۆز نییە ئەوە ئەسفی ڕاستی لێ کرد بەڵێ باشە مامۆستا ئەمە ژوێنەیەکی زۆر زۆر جوانە حەزەکەم بۆمان باسکی کە ئەوە چیە ئەوە ئەمەی یەکەم خۆمم بۆین باغ لەبەر لە مل ئەوەی ناوەڕاز ئومێدی کاک فەرەجا ئومێد فەرەج کاگومێدی حەمە فەرەج خەڵکی قاوەخانەی سەرچیمەنە ئەوەی تەنیسی شەوکەتی وەستاحمەی متابچیە ئێستا لە ئەمریکایە باش مامۆستا ئەی ئام وێنەیەکی جوان ئەوەیەکیان برایمەوەی پاڵتەکەی بەدەستەوەیە برایمی ئامۆزای هینە ئەوەی تەمسی لێ کرد کوڕەکەی نووری چی نووری سا لە ماڵە تۆزە پەچ کەوت کاک عەلی کاک عەلی شکر باشە سەحەتی باشە بەڵێ من ئاگام لەم بینە بەڵێ ئەمە ئامۆزای ئەوە یا برایەتی ئەوە ئامۆزاری و برایمی ئەوە سەباحە کام سەباح سەباحی نوری فەنی کاک سەباح نوری عەلی بەڵێ ئەوەی تەنیشتی خۆمم مامۆستا جەنابە کەی بووی بە مامۆستا دوای پێنجی ثانەوی تەمەم هەولی کولی شوڕتەم ما لە بەغام وە نەگیرم باش بە حەقەت لەبەر چاوم ئیتر ڕەفزم کرد نەچوومە کولیتر گەڕامەوە یەکسە بۆ سلێمانی بۆ مەحەدی مامۆستایان تازە کرابەوە لەگەڵ پێمانگای پێگەیاندی مامۆستایان دوو ساڵ بوو دوای پێنجی ثانی وەڵایتر لە 67 بۆ تەواومان کرد تەعینیشان کردی یەکسەر لەکوێ بووی بە مامۆستا ئەوڵ تەعینم لە شانێری بووم ئەوە بزەم شانێریە لەگەڵ ئەو کاتەیە ئەوە لەگە جەمالی حاجی عەلیازەرەوە باشە ئەمەیان جەنابەتی کە ئەوە مرم بەڵێ ئەوە شانێریە ئەوڵ تەعینمان لێ بووین ئەوەی تەنیشتم جەمالی حاجی عەلی قارەمانە بەڵێ ئیتەوە تەلەبەی پۆلێکە هەنیمان لە بەدەرگا ڕسمان گرتن ئەوە ساڵی یا هەفتا یا هەفتاویەکە مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانی خێزانیە ئەوەش ماڵی باوکمە
ئەوەی ناوەڕازەوە باوکمە بەڵێ ئەمە جەنابی باوک بەڵێ عید میلادی گۆنایە شێرکۆی برام باشە ئەوە شێرکۆیە لە پێشەوە ئەو باڵا بەرزەی لەسەر شێرکۆ ئەو شیعلی زاومانە مێدی تریفی خۆشکمان برای حەمەڕەوفە دکتۆر ڕۆڤێ ئەوەی نێرگزەجار ئەوی تەنیشتی ئەمەیان ئەوی تەنیشتی وڵی نازەم چیە گلیش دەچێتە سەر دوای گلیش پەری خوشکمە بەریخانە ئەم سەر ئەو ئینعامە خۆ ئافریکا ئەوەی ئەو سەریان ئەمەیان خوشکەکەی ترتە ئەوە تریفێ بەڵێ بەڵێ ئەوی ئەم لای ئازادی برامە ئەوی شێرزاتە ئینی گرتۆتە باوەش نازم چی لە شەکەی تریفێ شەنگەیە شەنگەخانە بەڵێ شەنگەی پشگەزامە باشە ئەم ژنەی شێ ئەوە خێزانەکەمە لە ئەشغالی دەوی لێ باسێکیمان بۆ بکە و ناوی چییە و حەزەکەم بەڵێ بە دوور و درێژی ئەوم بۆ باسکەین ئەمە لە ئەسڵ بن قەراخین کچی شێ عومەری بەیتاڵە باش ماڵێن لە چوارباغ بووە بەڵێ ئەمە خاڵۆزای حسەینی سە جمبوشە بڵی حسەین باش کچی خاڵی ئەوە بەڵێ این کەعالی خاڵیە خاڵی ئەڵوەنە کچی شێ فەرمووت کچی شێ عومەری بەیتەل ئەوە ڕسمەکەیەتی ئەمە بەڵێ خەزوورتە باشە ئەوە خەزوورمە ئەم ژنە خانومانە ئەوە خەسوومە ئەوەش خەسووتە بەڵێ بە ئەسڵ فەرموو خەڵکی کوێن خۆی لە ئەسڵا خەسووم خەڵکی سلێمانیە ئەی خەزوورێ خەزووریش خەڵکی سلێمانە بەڵام بە ڕەچەڵک مڵکیان نەبوو لە قەراخ مڵکیانە بۆ لە ئەنجکە من ئەمیویست بزانم بۆچی تۆ لە دوای ژنهێنانەوە مەعەدل لەو قەراخ و مەراخە کەوتی مەسەلەکە ئەوەیە نانەکە کەوت بۆ ڕۆنەوە ئیتر ئاوەزاویشمە قەراخیە عەباس خۆ ئافریکا باشە ئەمە هین بوو لە شەریکەی جگەرەکە و ئیتر زوو داوا دەکراین لەوێ وایە ئەمە ڕۆژگاری بە هەڵە داوان چوون نییە بۆ قەرەداخ بەڵێ ئەوە ئیتر وازانم یا ئەچین بۆ شوێنەکە یایەنەوە یاینەوە وا بزانم باش لە بیرم نەما باشە ئەوەی پێشەوە منم لەوێ کوشتاویشتیان بۆ کردن بەڵێ خۆش تاڕ مریشکی چاک چاک بەڵێ بەرخیشان بۆ سەرە بڕی تەبیعەتەن پیاوانەیە بەخوا بەزیابێ هەموو خەڵکی ئێمە هەمویانوان ئەمە شەر قەرەداخە بەڵێ ئەوش قەراخە خۆما مەسالەوە چێ دەمە لەو ناوە بووبی بەخواز زۆر چوین بەڵام ئیتر کە حەسەن باوکی ئەو ئاوەزاوم کە ئەمری خوای کرد ئیتر مناڵەکانیشی پەڕەوازە بوون و بازیان هاتە سلێمانی و ڕاستەوە ئیتر خۆشی ناوچەکەش ماوەیە تێک چوو ماوەی بەڵێ بە تێک چوو ڕاستە بەخوا مە شەر قەراخە دڵنیام ئەوە قەراوە کە عەباسی ئاوەزاومە و سەرسپیا ئەوەی تەنیشتی منم ئەوەی تەنیشتی ئەولام ئەوە برایەتی ستارە ئیستا لە تەربیەی قەراخە باشە ئەوەی تەنیشتی خوشی ئەڵوەنە خۆ ئافریکا و چیمەنخانە ئەمە باوەڕ ناکەم ئەمەیان قەراغ بێ ئەوەژە قەراخە قەراخە خۆین ئەزانم بەڵام شوێنەکەم پێ بڵێ قەراغ نەبێ ئیتر وایە باشەکە مامۆستا جەمال زۆر داوا دەکەین وای بچینە پێ بچین وایە طبعا جا ئەمریشی نەبووە ئەمریشی پێ بکرێ بێ هەر بچی ئەمەش هەر خێزانەکەتە لە ئەشغالی ئەوە لە ئەشغالی دوێ هین بوو مدەڕیبە و لە فەرشی دروست دەکرد فەرشی چاک لە تەریقی ئێرانی اینجا ئێستا لە بەرهەمی با بڵێن ئەو فەرشوشتانی کە هەیبوو چەند جووت قاڵیتان هەیە ئەوەی ئەو دروست کردوێت لە ماڵمانە ئەی ئەگەر ئێستا تەون و یەکژین هەیە قیتعەیەکی تەرق مادێنی زەردەستم کۆی برام کردی لێ دەورەیە بوو ئەوەی کردوای بێوتی لە ماڵی واسە ئیسەوە ماوە لەوە زیاترتان نییە ڕاستەکەی ماڵ پڕە ئەمێنێ ژوێنەی کوڕانی گەڕەکە تخوا باتێپەڕەکەەوە قاوەکانی سەرچیمەنە زۆر جوانە و ڕسمەلا بەڵێ ئەمە یەکەم ئەوە تەحسینی ساڵح بەگا ئەمە کاسپیەکە لە ئەوروپای ئەوە تای وەسە عارفە مهندس بوو ساڵ نییەکە ئەمریخوایکە جڵتە لە زۆر ڕەفیقم بوو ئەوەش کە دیارە لە ناو دەرگای ماڵەکە ئەوە هینە نووری ئیسماعیلە ئەم دەستی ڕسمی شێ بوو مامۆستا نووری ئیسماعیل چۆن ئەزانم ئەوە ماوەی لەو خانوا بوو ئەو پانتۆسپیە کراسپێکەیە ئەو کراسپیەوە سمکۆی برامە کاکسمکۆی ئەوەی بەردەمی ئەو شەوکەتی وەستاحما ئەوەی کە پێەکەنێ ئەوە برای تەهایە ئەحی وەسە عارفە ئەوەی تەنیشتی فەریدونی مەلا عومەر برای بێستونی ڕەحمەت ئەوەی دڵشاد ئەوە شەر برایەنە دڵشادی مەلا عومەر ئەوە ئێستا تەقاعود لە ئەوروپایە ئەوەی عینەک لە چاوەکەم بنم ئەوەی تەنیشتی شووتەکەی بەشانەوەی کوڕی حاجی ڕەزا ئیسا مدیری بانکەکە بەڵێ
ئەمە ڕۆژی شایەکەی جەنابتە بەڵێ بەڵێ ئەوە لە ماڵی خەزوورمە ڕۆژی ئەڵقەیە ماڵی خەزوورمە خوای تر مناسبەکە لەو ئەمەش ئیتر پێکەوەییتانە لەگەڵ ئەو خاتونە ئەوە لەگەڵێکی زەرگەتە گرتومانە هەردووکانین بە یەکەوە ئەمەش ئیتر چوون بۆ گەلی عەلی بەگو ئەوە ئەوێ بوو لە هینەکە بوو شەهر العەسەلەکە بەڵام کاگاسەوە 76 بوو چوین مانگی هەش بوو بەڵام لە باتی خۆشی من ینی هەر خەفەت بووێ بۆ چونکە کە ئەچووم ئەگەڕام دوای هەرسەکە ئەو منتیقی هەمووی بوو بە عسکەر لە هەموو تایارە بەدە نووسرا وەحدە حوڕیە ئیشتراکیە البعث طريقنا إلا فرننا والله والله نمشتو الله ناستي بيبقى بعيون عينك أو بتشاومات بلا راست كمان لقى أبو لسعرك مدرسي شي بغاي هاتو بوش العسل بلا هات شو ما قمريك ما قلتبو بو أو منطقانا ببيو بشي ناسي بالصدفة زور كوريتشاك بو بلا مدرسي متوسط غالبية هي اللي بغا بلا لويبو زور كوريتشاك أي بيوندي تانا معه بەخوا فترێک کاغەزشتی ئەنا ئیتر نەمانە وڵا باش ئەم دوو بۆش ناخە شار ئێوان کاکە جا ئەو فترێ بە حەقە خەفەتیامێ و منتیقەیە بەڵە ڕاستێک کاک جەمال ئەو جلی کوردیانە شار ئێوە ئەوە من و ئەڵوانین ئەوە چوین بۆ سەیران بۆ ڕێی پێنجوین تەڕاتەوەن لەگەڵ ماڵی حەمەلاوی دارتاشا باوکی یەکرەم و ئەنووروان تقریبا 3 ساڵ لە 2 ژووری ئەوان نبووین لە برای باشا تا خانووی جەرگەتەم تەواو بوو اینجا لەوێ کەوتم کاکە ئەحمەدخوا و جامان و شتم بەرێ ئەو کڵاو مشکیە ئەوانیش لە حەلاوەکان خۆعافریکا سەر و بەستەکەی وەرگرت وەڵای ڕست وێنێکی جوانە ئەمە شەر وێنەیەکی ئێوەیە ئەوەش جەنابتە لەگەڵ ئەڵوانخانە بۆی ئەڵوانخان لێمان عاجز نەبێت ئەوەش قەراخە کاک جەمال وێنەی زۆر جوانت هەیە ئەمەش وێنەیەکی جوانە کاک شێرکۆ ئەناسمەوە ئەوە شێرکۆی برامە لەگەڵ کەمالی حاجی ڕەشی کاک کەمالی حاجی ڕەشی و شوێنی کوێیە کاک ئەوە وازم بەغایە ئەبێ بەغابێ لە بەغا زۆر ڕەفیقی کەمال بوو زۆر زۆر ڕەفیقی کەمال و حەمەجەزا بوو زۆر ڕەفیقی و دوانە بوو بەڵە ڕاستە کام حەمەجەزا حەمەجەزای گویانی کاک لە پیدایە شێرکۆی برام لەگەڵ حەمەجەزا بەیەکەوە تا شەشی پیدایی بەڵێ بەڵێ ئەمەش هەر ئەوە سمکۆیە کاک سمکۆیە خەریکی نەدەم نەحتەکات چیەکە ئەی ئەمان چێن ئەم دوو کاراکتەرە بەڕێز ئەوە تریفەی خوشکم و خواافی کاژنە کۆنەکەی شێرکۆیە ئینعامە ئەمان تریفەخانە بەڵێ تریفێ ئەمەشیان ئەنعامخانە باشە وێنێشی جوانی تریش هەیە ئەم وێنێ ئەمانەی چیان کاک جەمال وە هۆکاری ئەو وێنێش چییە ئەوە ساڵی حەتاسیە تەوا من پێشەش دەورەم دیوە مانگ و سێ مانگ و لە چەند ساڵێکە ئەوە دەورەیە بوو لە حەفتاوسیا بۆیان کردینەوە بۆ دەورەی علوم باشە ئیشرافی کە مامۆستا جەمال جەلال ئەو ئیشرافیە کرد اینجا ئەوە ئەهاتنەوە ئەو مەجموعە مامۆستاین کە لە دەورەکە ئێمە لە بەشی زانست بووین نازم چێ بۆ قسەی بۆ کردین ئیتر کاک جەمال عەبدولیش لەگەڵ مستەفا ساڵح کەریم ئەوانە شاتبوون ئەوەی دوای دواوەکە دەستێک ماوە لێ کردەوە منم لە دەورەکە ئەو عینە دەشاوی لە کۆتاییە ئەوەی ئەم لای ئەو پشتی کاک جەمال ئەوە ئەنوەر عەبدوڕەحمانە هەر لەگەڵ خۆمە لە ماحە دەرچوو فەرموو خولەکە بۆ وانی زانست بوو بۆ زانست بوو جای بوو مانیە بوو لە هاوینە پیانە ئەبینین هەندێک وێنە هەیە تێپەڕی کردووە بە سەرمانە بەڵام بەهایەکی جوانی ئەوە ئەمە شێرکۆی برامە ئەمە یەکەم کلاس یەکەم نە ئەوە هەمە عارفاغا نەخێر منیش ئەم کلاسبێ ئەم سەرەڵم ئەوە شێرکۆی برامە ئەوە فەرمی عەلی ڤنگەیە ئەمە کاک فەهمیە ئەوەی ئەو لە ئەوە ڕەزای عەلی کاتبە یادی بەخێر لەگەڵ هەمەی عارفاغا ئەمەیان کاکە هەمێ نازم کەوتەکی وەڵاهی منیش زانیاریم نییە زۆر ڕەفیق بوون ئەمانە ئەم وێنەیە ئەمانە ئەوە سمکۆی برامە لەگەڵ ئەمە وازم دوکانێکە بوو بەو بەرە وروزدێەوە وەستا حەسەن کارە باوشتی وا بوو لەبەر دوکانی ئەوە گرتویانە باشە نازان بێزەبوتکەیە پێشەوەی بەڵە بۆ ئیتالیا ئەوەیە وێنەیەکی زۆر جوان هەیە ئەمەش هەر خێزانیە هەمووتانن ئەوە قەراخە ئەمەش دیسان قەراخە دوای خواردنێکی چاک ئەو ڕسمە گیرە بەرەخسەر بڕاوە کەو لە بەردەمان بەرەخسەر بڕاوە بەڵێ جا ئەو ماڵە خاونەکەی کا حەسەن حەسەنی فەتاحن پێ و کاک ئاسۆ پیاە بوو دەست و دڵێکی زۆر زۆر چاکی بەڵێ خزمەتی نەگەێمە فترەی کە پێشمەرگە ڕوویە کردەوە خزمەتی هەموو خەڵکی هەمووی کردووە مامۆستا جەمال باسی سەرقەبرانێ کرد
ئەمە کوڕانی گەڕک نین لەسەر قەبران ئەوە جەماعەتێکی منم کامیان ئەمەی بۆستە بامەسەدخوا بە شینەکەی ئەمەیان چی ئەوە گردردونی حەمەسوراغای خۆ ئەفریقا کا گردونە بە حاسی سیارە لەم توی مەلیکا ئەوە نەجاتی عومەرە گۆجە لە لەندەنە ئەوەیە ماوەسەتەهایە ئەوە خۆمم ئەوە شەوکەتی وەستاحمە لە ئەمریکا ئیستا ماوە ئەوە گردی سەیوانە چۆڵ هۆڵ مان یەک بوو بەفر بوو هەروە بە پیاسە بۆ شەڕەتەوە پڵچوو بووین مامەسە ئەمێنەیە ئەو جل کوردیە ئەوە جەمالی حاجی عەلیە کاکجەمال برای جەلالی حاجی عەلی قارەمان باشە ئەویان خۆمم ئەمەوێ بۆ بینەرانی ڕوونکەیتەوە ئەو دەشتە بەرینە کوێیە ئەو دەشتی شانەیریە ئەو دەشتەیە کە ئیستا دوایی هەرسەکە کرا بە مجەمەعی شانەیری چونکە ئەو دەشتە زۆر ئەوە دەشتانە لە سلێمانیان نییە ئەو دەشتی شانەری بوو پێش ئەوە کاکفەریق ئەو فەریقی کوێخاتالب لەگەڵ کابراکی پێنجینیا کردیان بە مەزرعی چەوەنەر بۆتینی سلێمانی دوایتر دەورەکە تێکچوو حکومەت داگیری کرد کرا بە مجەمەع بۆ دیەکانی دەوری پێنجوین مجەمەعی شانێری ئەم وێنەیە ئەوە ماڵی مامەسمایلمە لە ڕەوەکە کە چوو بوون بۆ ئێران هەموویانن خۆی و خێزانەکەی و مناڵەکانی باش جەنابتان دوو کوڕ و کچێکتانەیە وەنیە ئەمە کچەکەیە وەنیە ئەوە باخانە کچەکەتە ئەوە دایکێتی ئەوە کوینی تاواکە کولی علوم جیۆلۆجی تاواکە تەلبەشی هێزاتی بران بوو ئیستا لەم هینە ئیژەکە CDO ئەمە ئەوەش کچەکەیت بە نازی کچما خۆی و دوو مناڵەکەی کوڕێک و کچێکی لەگەڵ مەریوانیش لە مەرزەکەی تەوێڵەیە باشە ئەمانە ئەوە باکۆی کوڕمە لەگەڵ خێزانەکەی ئەم وێنێ ئەوە سەرکۆی کوڕمە لەگەڵ خێزانی و کوڕەکەی و کچەکەی کوڕ و کچەکەی چیان ناویان چییە پەرەنگ خێزانەکەی ئاسکە کوڕەکەشی کۆڕەنگ باشە ئەم کاکە باکۆ خێزانەکەی ناوی چییە ڕۆزا خەری بۆ لێ تێگەچێجاریخۆ مامۆستا جەمال ئەمە ژوێنەیەکی ئێستاتانە هی گەنجەتی ئێستاتان بەڵێ ئەمە هێنا وابزانم لەبەری لای دوهۆکمەوە بووی هاتینەوە ئەمبەر بە ئاوێکە ڕانەیە بیزەبت ئاوی زێنیە بەخوا بزان باشە ئەمە ژوێنێکی جوانی هەمووتانن بەڵێ ئەوەی هەشتاکانە وازم محەمەی برام کامێکی باشی وهات گرتر هەمووتانە هەمومان و ئەڵوەخان و دوو بەڵێ ئەوە بەناز و سەرکۆ لە دواون خۆم و دایکی و ئەوەش باکۆیە ئەمەش لە باوەشمە باخانە مامۆستا جەمالی وەساتۆفیقی خێر ئێمە بە ناوی بەرنامەکەمانەوە جاریشکە بە خێراتن دەکەین زۆر دڵخۆش بووم لەگەڵ تا من وێنەیەکم داناوە بێەوەی بیکەین بە دیاری بۆ ئەم بەرنمەیە و بە هیوام بەلەشی ساغەوە وێنە زۆر بۆی مناڵەکان بیکەن بە وێنەکانی من لەگەڵ بەرزی تا وێنەیە گەگرم بۆی بۆ یادگاری ئەوەش بمێنێتەوە بەشیت ئەم وێنەیەکەین بە دوای وێنە وێنەیەکی زۆر جوانە ئەگەر خوشکەکانی لێمان زویر دایکت و باوکتن لەگەڵ کوڕەکان بەڵێ بەس منیتیانی مهم نییە قەیناکە تۆ لێری خۆت ئەوە شێزاتی براماوە دایکما ئەوەی سەرەوەی ئەوە ئازاتە ناوەڕاست باوکما ئەوە هاوڕێی مامە فەرەج میسە لە ئەمریکان ئەوەش محەمەی برامە بەڵێ ئێمە هیوای لەش تاقی زۆر زۆر سپاس مامۆستا جەمالجان گەلێک مەمنون خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ